پەیامەکەی ئۆجەلان تەنیا باس لە چەکدانان و هەڵوەشاندنەوەی پەکەکان ناکات. پەیامەکەی سەرۆکاپۆ هێندەش ڕوون و سادە نییە. ڕێبەراپۆ بە شاندەکەی وتووە بێگومان بۆ ئەوەی لە پراکتیکدا چەک دابنرێت و پەکەکە خۆی هەڵوەشێنێتەوە پێویستە سیاسەتی دیموکراسی و یاسایی بڕەخسێنرێت. سەرکردەکانی پەکەکە بەبێ دیراسەکردن و لێکۆڵینەوەیەکی ورد لە ئەنجامەکانی بانگەوازەکەی ئۆجەلان جێبەجێ ناکەن. پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان تەنیا پەیوەندی بە پارتی کرێکارانی کوردستانەوە هەیە و هیچ پەیوەندیەکی بە ئێمەوە نییە. ناوەڕۆکی پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان بۆ ئەوەیە پەکەکە چەک دانێت و هەڵبوەشێتەوە. ئێمە سەیری ئەنجامەکەی دەکەین و چاوەڕوانین بزانین بەدی دێت یاخود نا. بانگەوازە مێژوویەکەی ئۆجەلان پێش هاتێکی گرنگە. پێمان وایە ئەم هەنگاوە یارمەتی دەردەبێت لە بەرقەرارکردنی ئاشتی لە ناوچەکەدا. دەرەنجام پاش ماوەیەک چاوەڕوانی لە ئەستەمبوڵەوە پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان بە هەردوو زمانی کوردی و تورکی لەلایەن دوو ئەندامی شاندی ئیمراڵی پەروین بۆڵدان و ئەحمەد تورکەوە پێشکەش کرا. ناوەڕۆکی پەیامەکە ڕوون و کورت بوو کە دەبێت پەکەکە چەک دابنێت و هەڵوەشاندنەوەی خۆی ڕابگەیەنێت. چەکدانان و هەڵوەشاندنەوەی پەکەکە ئەو شتەی بوو کە دوا بە دوای ڕاگەیاندن و پێشکەشکردنی پەیامەکە لەلایەن زۆربەی میدیاکاران، شرۆڤەکاران، توێژەرانی کورد و بەتایبەت میدیاکانی هەرێمی کوردستانەوە زەق کرایەوە و زۆربەمانی ڕوبەڕووی ئەم پرسیارە سەرکیانە کردەوە. هەر بەڕاست ئۆجەلان فەرمانی چەکدانان و هەڵوەشاندنەوەی پەکەکەی ڕاگەیاندووە؟ ئایا دەسەڵاتی ئێستای تورکیا بڕوای بە ئاشتەوایی هێناوە؟ ئایا پەکەکە بەم ئاسانیە هەڵدەوەشێتەوە و پرسی کورد بەلایەکدا چارەسەر دەبێت؟ بۆیە لە پێناو باشتر تێگەیشتن لە ناوەڕۆکی گشتی پەیامەکە و چارەنووسی ئەم پەیامە باشترە لێرەدا ئاماژە بە چەندین خاڵی گرنگ بدرێت. یەکەم، پەیامەکەی ئۆجەلان لە ژێر ناونیشانی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکرات پێشکەشکرا و لە پەیامەکەتە باش باسکردن لە هەلومەرجی دامەزراندنی پەکەکە ئاماژەی بە برایەتی مێژووی تورک و کورد کە لەسەر بنەمای ئارەزوومەندانەی هەردوو لا دامەزراوە کردووە. لەمبارەوە ئۆجەلان نووسیویەتی بۆ زیاتر لە 1000 ساڵ تورک و کورد هەوڵیان داوە لە بەرامبەر هێزە ساڵەکاندا مانەوەی خۆیان بپارێزن و خۆڕاگر بن. هەر ئەوەش بوو وای کرد ئەو پەیمانەتی لەسەر بنەمای ئارەزوومەندانە ببێتە پێویستیەکی بەردەوام بۆیان. ئۆجەلان لە درێژەی پەیامەکەی خۆیدا ئاماژەیەکی ژیرانەی بە پچڕانی ئەم برایەتیە و سەرهەڵدانی کێشەی نێوان تورک و کورد کردووە. بۆیە دامەزراندنی دەوڵەت نەتەوەی تورکیای لەژێر ناونیشانی چەمکێکی ژیرانەی وەک مۆدێرنیتەی سەرمایەداری بە هۆکاری سەرەکی دابڕانی ئەم برایەتیە ناساندووە. ژیرانەتر لەوەش ئاماژەی بۆ خاڵە کردووە کە ئەگەرچی ئەم پەیوەندیە مێژوویە زۆر ناسک بووە بەڵام دۆخی ئێستای تورکیا هەستیارە و دەبێت بە ڕۆحی برایەتی لەگەڵ ڕەچاوکردنی باوەڕەکانیش دیسانەوە ئەم برایەتیە لە پێناومانەوەی تورکیادا بنیات بنرێتەوە. هەر لە درێژەی پەیامەکەیدا ئۆجەلان باس لەوە دەکات پەکەکە بە ئارەزووی خۆی و خۆسەرانە بژاردەی شەڕی چەکدارانەی هەڵدەبژارتووە بەڵکو جیا لە هەلومەرجی جەنگی سارد ئەوە داخستنی دەرچەکانی سیاسەتی دیموکراتی و بەواتایەک سیاسەتی ناڕەوای سڕینەوە و کوشتنی کۆماری تورکیا و ئاتاتورک و میراتگرانی بووە کە پەکەکەی ناچار کرد شەڕی چەکداری هەڵبژێرێت. دواتر و ڕاشکاوانەتر باس لە هێماکانی کۆماری تورکیا دەکات و لەم بارەوە دەنووسێت ئەو چارەسەرانەی لەسەر بنەمای نەتەوە پەرستی توندڕە و بنیات نراون وەک دامەزراندنی دەوڵەتێکی نەتەوەی جیاواز پێداویستیەکانی مافە کۆمەڵایەتیە مێژوویەکانی کۆمەلگا دابین ناکەن. هەر بۆیە ئۆجەلان پێی وایە دەبێت دەسەڵاتی ئێستای تورکیا بیر لە کۆمەلگایەکی دیموکرات و بواری سیاسی دیموکراسی لە پێناو ڕێزگرتن لە ناسنامە، ئازادی دەربڕین، ڕێکخستنی دیموکراسی و بنیاتنانی پێکاتەی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی گروپەکانی دیکە و لەوانە کورد بە پێی بنەماکانی تایبەتی خۆی بکاتەوە. لەمبارەوە دیسانەوە هەر زۆر ڕاشکاوانەتر دەسەڵاتی تورکیا گەدار دەکاتەوە کە بەم ڕەوتەی ئێستا کۆماری تورکیا ناتوانێت درێژە بە حکومڕانی خۆی بدات. بۆیە دەڵێت سەدەی دووەمی کۆمار ناتوانێت مانەوەی هەمیشەیی و برایانە بەدەست بێنێت ئەگەر دیموکراسی بەدەست نەهێنێت. ئۆجەلان لە کۆتاییشدا وەک شایەتی مێژوو بۆ دەستپێشخەری ئەم هەنگاوە ئاماژە بە داواکاری دەسەڵاتدارانی تورکیا و وەڵامی ئاشتیانەی خۆی دەکات و لەم بارەوە دەڵێت
لە کەشوهەوای ئێستادا کە بە بانگەوازی بەڕێز دەوڵەت باخچەلی دروست بووە، هەروەها ئەو ئیرادەیەی کە بەڕێز سەرۆک کۆمار نیشانی داوە و هەڵوێستە ئەرێنیەکانی پارتە سیاسیەکانی دیکە بەرامبەر بەم بانگەوازە، من بانگەواز بۆ چەکدانان دەکەم و بەرپرسیارەتی مێژووی ئەم بانگەوازە دەگرماستۆ. کەواتە پەیامەکەی ئۆجەلان تەنیا باس لە چەکدانان و هەڵوەشاندنەوەی پەکەکە ناکات، بەڵکو ئەمەژە بە چەندین خاڵی سەرەکی دەکات. لەمبارەوە دەکرێت وەک ناوەڕۆکی سەرەکی پەیامەکەی ئۆجەلان ئەمەژە بەم خاڵانە بترێت. یەکەم، ئەم وڵاتەی کە ئێستا وەک تورکیا ناسراوە بەرهەمی هەوڵی شانبەشانی تورک و کورد و برایەتی ئەم نەتەوەیە بووە. دووەم، سەرهەڵدانی پەکەکە پەرچەکردار بوو لە ئاست بڕیاری کۆماری تورکیا لە پێناو یەکدەستکردنی کۆمەڵگەی تورکیا لە ڕێگەی سڕینەوەی ناسنامەی کورد و خنکاندنی نەتەوەی کورد. سێەم، کورد وەک برا سەیری تورکی کردووە و ئەوەی کۆتایی بەم برایەتی هێناوە ئەوە کۆماری تورکیا و ئەتاتورک بووە. چوارەم، لە ئێستادا و سەرڕایبوونی خوێن لە نێوان کورد و تورکدا، چونکە کاتەکە هەستیارە ئەم دەوڵەت و ئەم نیشتمانە لە پێناومانەوە هەر پێویستی بەبرایەتی دووبارەی کورد و تورک و ئاشتەوایی و کۆتایی شەڕی کورد و تورک هەیە. پێنجەم، ئاشتەوایی و کۆتایی جەنگ و برایەتی کورد و تورک لە ئێستادا تەنیا لە چوارچێوەی کۆمەڵگەیەکی دیموکرات و بواری سیاسی دیموکراسی ئەگەری هەیە، کەواتە دەبێت پاش هەنگاوی یەکەمی ئۆجەلان دەسەڵاتی تورکیا ئێستا بەرەو کۆمەڵگەیەکی دیموکرات دەست بە هەنگاوی پراکتیکی بکات. شەشەم، ئەم دەوڵەت باخچەلی و هەمیش سەرۆک کۆمار و چەنانەت پارتە سیاسیەکانی دیکەش لە پێناو ئاشتەوایی و بنیاتنانی کۆمەڵگەیەکی دیموکرات ئامادەبوونی خۆیان پیشانداوە. بۆیە منیش داوای چەکدانان و ئاشتەواییم کردووە. لەمڕۆوە چاوەڕێی هەنگاوی دەسەڵاتی تورکیا دەبین. خاڵی کۆتایی، ئاشتەوایی مسۆگەر نابێت مەگەرەوەی کۆمەڵگەیەکی دیموکرات لە تورکیادا بێتە ئاراوە. بەڵام دەگەڕینەوە خاڵی دووەم و وەڵامی ئەم پرسیارە دەدەینەوە. هەر بەڕاست دەسەڵاتی ئێستای تورکیا بڕوای بە ئاشتەوایی هێناوە؟ ئایا ئەگەری ئەوە هەیە ئاشتەوایی کورد و تورک خەونی نوێی دەوڵەت باخچەلی وەردۆغان بێت؟ هەر بەڕاست ئەمانە دەیانەوێت بۆ هەمیشە ئەم کێشە مێژووی و کارە ساتامێزە چارەسەر بکەن و بیر لە ئاشتەوایی هەمیشەی کورد و تورک بکەنەوە؟ بەگەڕانەوە بۆ بنەمای سیاسەتی کۆماری تورکیا و بە تایبەت هەڵسوکەوتی سیاسی ئەردۆغان پێناچێت چارەسەرکردنی کێشەی کورد و تەنانەت ئاشتەوایی هەمیشەی کورد و تورک لە ئێستادا لە خەیاڵ و بەرنامەی دەسەڵاتدارانی تورکیا بەگشتی و گوتاری سیاسی تورکیادا هەبێت. بۆیە بە خوێندنەوەی سیاسەتی تورکیا لەلایەکەوە و گۆڕانکاریە خێرەکانی جیهان و ناوچەکە لەلایەکی دیکەوە دەکرێت باس لەوە بکرێت کە دەسەڵاتدارانی ئێستای تورکیا بە هێنانەکەیەی کارتی ئۆجەلان و ڕێگەدان بە بڵاوکردنەوەی پەیامەکەی لە ئەستەمبول چەندین مەبەستی کورتخایەن و درێژخایەنیان هەبێت کە لێرەدا ئاماژەیان پێ دەکەین. یەکەم، خۆپاراستن لە مەترسی ئیسرائیل. دەمێکە لە تورکیا جەنگۆی ئەوە هەیە گوایە ئیسرائیل دەیەوێت وەک دژایەتی بۆ ئەردۆغان و تورکیا پەکەکە بەکار بهێنێت. هەر لەم بارەشەوە خودی ئەردۆغانیش ڕایگەیاندووە ئەوەی ئیسرائیل لەگەڵ کورد دەیکات ئەمریکاش باش ئاگاتارە، کەواتە مەبەستی یەکەمی تورکیا خۆپاراستنیەتی لە مەترسی بەکارهێنانی پەکەکە لەلایەن ئیسرائیلەوە. دووەم، بیانوو بۆ ڕووخاندنی ڕۆژاوای کوردستان. ئەردۆغان و پان تورکیزم نەیان شاردوتەوە کە تا چ ڕادەیەک ڕقیان لە ڕۆژاوای و ئەم کیانە تا چ ڕادەیەک وەک مەترسی بۆ سەرکیانی تورکیا سیر دەکەن. بۆیە بەردەوام لێزانی ڕۆژاوا لە بەرنامەی ئەردۆغاندا بووە و دوور نییە بەو پلانە بیانەوێت دەرفەت و پاسا و بۆ لێزانێکی بە زەبری ڕۆژاوا بەدەست بێنن. بۆیە هەر زوو دووە بە دوایەم پەیامە مەزلوم کۆبانێ لە میانەی ڤیدیۆ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان تەنیا پەیوەندی بە پەکەکەوە هەیە و هیچ پەیوەندیەکی بە ئێمەوە نییە لە سووریا. بەدیهێنانی ئاشتی لە تورکیا مانای ئەوەیە هیچ پاساوێک نامێنێت بۆ بەردەوامبوونی هێرشەکان بۆ سەر ئێمە. سێەم، تورکیا لە ئێستادا ئاگاداری گۆڕانکاریە خێرەکانی ناوچەکەی و دەزانێت پێویستی بە یەکدەستبوون هەیە. لەمبارەوە پەکەکە کێشەی سەرەکی و دەیەوێت بەم کارە تەنیا لە کێشەی پەکەکە و تێچووی مادی قورسی شەڕی پەکەکە لەم دۆخە خراپەی ئابووریدا ڕزگاری بێت. لەمڕۆوە بە دڵنیاییەوە دەکرێت باس لەوە بکرێت کە دەسەڵاتی تورکیا بڕوای بە ئاشتەوایی نییە. هەر بۆیە ئیفکان ئالا جێگری سەرۆکی ئاکپارتی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ناوەڕۆکی پەیامەکەی ئۆجەلان بۆ ئەوەیە پەکەکە چەک دابنێت و هەڵبۆشێتەوە. ئێمە سەیری ئەنجامەکەی دەکەین و چاوەڕوانین بزانین بەدی دێت یان نا. ئەگەر پەکەکە ئەو پەیامە وەربگرێت و چەک دابنێت و خۆی و گروپەکانی هەڵبۆشێنێتەوە ئەوە تورکیا لە کۆتوبەندەکانی ڕزگاری دەبێت. بۆ
وەڵامی خاڵی سێەم کە پرسیمان ئایا پەکەکە چەکدادەنێت و هەڵدەوەشێتەوە؟ دەڵێن پەکەکە و ئۆجەلان پاش تەمەنێک سیاسەت و خەبات باش تورکیا و دەسەڵاتی تورکیا دەناسن. ئەوان لەبیریان نەچۆتەوە لەم ماوەیەدا تورک چی بە کورد کردووە. ئەوان لەبیریان نەچۆن ئەتا تورک بە دروشمی برایەتی کورد و تورک کوردی بەگشت دنیادا کرد و دواتر ڕایان گەیاند. تەنیا نەتەوەی تورک لە وڵاتەدا مافی هەیە. ئەوان لە یادی ناکەن کە چۆن حەسەن خەیری لە وەڵامی داواکاریە تا تورک بەجلی کوردیەوە لە پەرلەمانی تورکیا دەرکەوت و ڕایگەیاند کورد و تورک هیچ کێشەیەکیان نییە. دواتریش حەسەن خەیریان لە سێدارەدا. بەگشتی مەحاڵە بەم ئاسانیە کورد بڕوا بە دەسەڵاتی تورک بکات و بە تەواوەتی چەکدانێت. هەر بۆیە ئۆجەلان لە پەیامەکەیدا باسی لە کۆمەڵگەیەکی دیموکرات واتە کۆمەڵگەیەکەوە مافەکانی گەلی کورد دابین بکات وەک مەرجی ئاشتەوایی ئاماژە پێکردووە. تەنانەت هەر دوای ڕاگەاندنی پەیامەکە سری سورەیا ئوندەر وەک ئەندامی شاندەکەی ئیمرالی ڕایگەیاند. ڕێبەراپۆ بە شاندەکەی وتووە بێگومان بۆ ئەوەی لە پراکتیکدا چەکدا بەرێت و پەکەکە خۆی هەڵوەشێنێتەوە پێویستە سیاسەتی دیموکراسی و یاسایی بڕەخسێندرێت. تەنانەت دووە بە دوای ئەم قسەیەش ساڵح موسلیم لە لێزوانێکدا بۆ پێگەی العەرەبی ڕایگەیاند سەرکردەکانی پەکەکە بانگەوازەکەی ئۆجەلان بەبێ دیراسەکردن و لێکۆڵینەوەیەکی ورد لە ئەنجامەکانی جێبەجێ ناکەن. هەروەها دەبێت چاوەڕێی بڕیاری کۆنگرەی پەکەکە بکەن بۆ ئەمە بەستە. ئەگەر ڕێگەمان پێ بدرێت کاری سیاسی بکەین پێویست بە چەک ناکات. ئەگەر هۆکارەکانی هەڵگرتنی چەک نەمان ئەوە ئەو چەکەدا دەنین. بەڵام لەگەڵ دووبارەبوونەوەی هێرشەکانی تورکیا ئێمە هێشتا پێویستمان بە چەک هەڵگرتن هەیە. کەواتە کۆی ئەم باسانە ئەو ڕاستیە ڕوون دەکەنەوە کە لە ئێستادا هەردوولا لە دۆخی هەستیاری ناوچەکە ئاگادارن. هەردوولا لە ڕاوتی خێرای گۆڕانکاریەکانی دوای هاتنەوەی ترامپ و زاڵبوونی ئیسرائیل بە وردی ئاگادارن و هەردوولاش باش دەزانن دەرفەت بۆ هەڵەکردن نەماوە. دەسەڵاتی ئێستای تورکیا جێوێت بەم کارە جیالەوەی بۆ ماوەیەک لە کێشەی ئابووری و سەربازی ڕزگاری بێت ئەو کات پێش بەو وڵاتانەش بگرێت کە بیانەوێت لە ڕێگەی پەکەکەوە زیان بە تورکیا بکەێنن. گرنگتر لەوەش ئەگەر تورکیا چاوەڕێ بکات بۆ ئەوەی بزانێت چۆن دەکرێت ئەم پرسە نەک چارەسەر بەڵکو بۆ هەمیشە بخاتە پەراوێزەوە ئەوە مەحاڵە دەسەڵاتی سیاسی تورکیا بەم ئاسانیە سەرکەوتوو بێت. لە بەرامبەردا ئۆجەلان و پەکەکە دەیانەوێت جیالەوەی زەمینە بۆ ئازادی ئۆجەلان بڕەخسێت و لە خەباتی مەدەنی و سیاسی کۆمەڵگەی کوردی تورکیا بە سەرۆکایەتی ئۆجەلان بەشدار بن ئەو پەیامەش ئاراستەی دنیا و بە تایبەت ئەمریکا بکەن کە ئەوان هەر لایەنگری ئاشتەوایی بوون. ئەوە تورکیا بووە خراپ دنیای ڕۆژئاوای تێگەیاندووە کە گوایە پەکەکە تیرۆریستە. پەکەکە نەک تەنیا تیرۆریست و شەڕانی نییە بەڵکو جیالەوەی لایەنگری مافەڕەواکانی نەتەوەیەکە بەڵکو هەر زۆریش ئارەزووی بە ئاشتەوایی هەیە. ئەوە تا یەکەم هەنگاوی هەڵگرتووە و چاوەڕێی هەنگاوی تورکیا دەکات. لەمڕۆوە وا دیارە سەرکەوتوو بووە چونکە هەر دووە بە دوای پەیامەکەی ئۆجەلان وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند بانگەوازەکەی ئۆجەلان بۆ هێنانەدی ئاشتی لە ناوچەکەدا چارەنووساس دەبێت. لە کۆتاییدا ئەوەش فەرامۆش نەکرێت وەک پێشوازی لەو پەیامەی سەرۆک ئۆجەلان دەبێت چاوەڕێی ئەوە بکرێت بەشێکی بەرچاو لە ئەنجامانی پەکەکە چەک دادەنێن و تەنانەت دووریش نییە. سەرۆکایەتی ئێستای پەکەکە باس لە ئامادەکاری بۆ هەڵوەشاندنەوەی خەباتی چەکدارانە بکات بەڵام بە دڵنیاییەوە هەرگیز ئەگەری ئەوە لە ئارادا نییە پەکەکە بە تەواوەتی ڕوو لە چەکدانان و هەڵوەشاندنەوە بکات چونکە مەرجی ئەو کارە هاتنەدی کۆمەڵگەیەکی دیموکراتە کە لە ئێستادا و لەسەر دەستی ئەم دەسەڵاتدارانە زۆرتر لە خەون دەچێت. بۆیە دەکرێت بڵین ناوەڕۆکی پەیامەکەی 25 شوباتی سەرۆک ئاپۆ واش ڕوون و سادە نییە و تەنیا باس لە چەکدانان و هەڵوەشاندنەوەی پەکەکە ناکات.